شەوی ڕابردوو لە پایتەخت چی ڕوویدا؟ هەشتی شعبی بەرەو کۆتاییەکانی. شەوی ڕابردوو شەوێکی تەواو سەخت و هەستیار و نالەبار بوو بۆ چەکدار و میلیشە و هێزە نایاساییەکەی هەشتی شعبی. بۆ یەکەمین جار لە مێژووی هێزەکەدا گرنگترین و بەهێزترین سەرکردەکانی کرانە ئامانج. هەر لە ئێوارەیەکی زووەوە درۆن و موشەکەکانی هەشت پۆل ڕویان کردە باڵەخانەکانی باڵیۆزخانەی ئەمریکا لە ناوچەی ساوس. بەبێ هیچ شەرمێک میوانەکە ڕەشڵەکێنرا. ئەم جارە تەواو جودا و جیاواز لە جارەکانی تر لە کەمتر لە یەک کاتژمێردا میوان وڵامێکی وا قورسی دایەوە کە دڵ و هەناوی میلیشە و سەرکردەکانی کردە ئاو. 4 موشکی بالیستی خانوویەکیان کردە ئامانج کە 3 سەرکردەی هەشت و بەرپرسێکی سوپای پاسدارانی تێدا بوو. خانووەکە خاپوور بوو، سەرکردە و لە باڵەکانی میلیشا لادەرەکەش بوونە هەڵم. ئەم گورزەی سوپا و فڕۆکە جەنگی ئەمریکەکان بۆ یەکەمین جارە دوای 22 ساڵ لەناو جەرگەی پایتەخت و یەکەمین دەستوەشاندنی ڕاستەوخۆیە بۆ جێگایەکە جێگەی حەوانەوەی ئەو بەرپرسانەیە. ئەمریکی و ئیسرائیلیەکان پێشتر چەندین جار بەرپرسانی حکوومەتی عێراقیان ئاگادار کردبووە تەنانەت هۆشداری کۆشتی سپی و سەرۆک ترامپ بە تایبەت بە تۆم باراکدا نێردرا بوو بۆ سەرۆک و بەرپرسانی حکوومەت و میلیشیاکان و پێیان گوترا بوو هەر هەڵەیەک باجێکی هێندە قورسی هەیە کە پەشیمانی دادیان نادات. لە سەرەتای جەنگی ئێران لەگەڵ ئیسرائیل ئەمریکا میلیشیا عێراقیەکان بەردەوام خەریکی دەنەدانی ئەمریکا و هاوپەیمانەکانیان وەکو هاوسۆزیەک بۆ ئێرانی باوک خەریکی ئیستیفزاز و تووڕەکردنی گەورەترین زلهێزی جیهانن بێئاگا لەوەی تەواوی زانیاری و جێگای مانەوە و تەواوی جوڵەکانیان خراوەتە ژێر چاودێریەکی تەواو وردەوە و ناتوانن یەک هەنگاو بەبێ ئاگای هەوڵگری ئەمریکا و ئیسرائیل بنێن. زانیاریەکان باز لە کوژرانی ئەبوو ئالای وەلایی و ئەبوو فەدەک و بەرپرسانی بەرهەمهێنانی درۆنی هەشتی و ڕاوێژکارێکی باڵای سوپای پاسداران دەکەن. ئەمەش لەم ئاستەدا بە مانای ڕاگەیاندنی جەنگە لە دژی عێراق و تێوەگلانی وڵاتەکەیە لەو جەنگەی کە چەندین ساڵە خۆی لێ دەپارێزێت. لە ئەنگرانی هەشت تووڕە و نیگەران و لە بەرەبەیانێکی زویان ڕۆژدا لە تۆڵی کوژرانی سەرکردە باڵەکانیان دەوری ناوچەی سەوزیاندا بوو تا ئەوەی وا دەزانرا کودەتای سەربازی کراوە، بەڵام شڵەژانەکە هێندە بەرزە کە ئەستەمە بەم خێراییە هێزەکە بێتەوە سەرخۆی. ئەمریکا هەشتی شعبی وەکو سوپای دووەمی کۆماری ئیسلامی ئێران تەماشا کردو و ئەمەشی بەڕوونی بە بەرپرس و دەسەڵاتدارانی عێراقی گوتووە و ڕاشکاوانە لە کۆبوونەوە فەرمیەکاندا هەڕەشەی لێکردوون ئەگەر هەر هەڵەیەک بەرامبەر بە ئەمریکا و بەرژەوەندیەکانی بکەن کوژرانی سەرکردە باڵەکانی هەشت پێشاتەکەی تەواو نوێیە و پێناچێت هەروە بەزووی گڕوبڵێسەی ئەم ئاگرادا بمرکێتەوە و کۆتایی بە تووڕەیی و ڕقی هەردوو لابێت بە تایبەت لەم دۆخەدا کە هەموو لایەک لەسەر وەتەری جەنگێکی بێکۆتایی.